سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا میدیای وڵاتەکەی بە بەرپرسی شڵەژانی ئێران ناوبرد. بە جۆرێک بەگاڵتەکردنیشەوە گوتی لەوانەیە شڵەژانی ئێران باژیان خراپ بێت، بەڵام ئەوەی لەبارەی ئیداری کۆشکی سپیەوە دەگوترێت ڕاست نییە. ئیدارە کۆدەنکە لە سەر دۆسەی ئێران. ئەوەی میدیای ئەمریکا ئاماژەی پێدەدەن هاوکێشەیەکی نادیار و نهێنی نییە، بەڵکو ترامپ باشکرا ڕایدەگەیەنێت جەنگی ناوێت. گۆڤاری تایم لە بەرپرسێکی وەزارەتی بەرگری ئەمریکا پنتاگۆنەوە گواستوێتیەوە کە وڵاتەکەی نیازی هێرشکردنە سەر ئێرانی نییە، بەڵام لێدوانەکانی جۆنج بۆڵتۆن و مایک پۆمپیۆ ئایدۆلۆژیانەیە و نایشارنەوە لە میدیای جیهانی کە ئەوان ڕوخاندنی سیستەمی دەسەڵاتی کۆماری ئیسلامیان دەوێت ئەگەر ئەوە جیاوازی نەبێت لە ناو ئیداری ترامپدا، کەواتە ئەوە دابەشکردنی ڕۆڵە لە نێوان خۆیاندا بۆ ئەوەی دۆخی هەڕەشەی جەنگ و پەیامی ئاشتی بەردەوام بێت. محەممەد جەواد زەریف کە لە زنجیرە سەردانێکی دیپلۆماسی ئاسیاییدایە لەو بارەوە ڕایگەیاند باڵی نەتانیاهو و بۆڵتۆن و بن سەلمان و بن زاید ئەمریکا بەرەو ئامانجێک پەلکێش دەکەن بە پێچەوانی بەرژەوەندەکانی گەلی ئەمریکا. ماوەیەک پێشتر ئادەم شیفی سەرۆکی لیژنەی هەواڵگری لە کۆنگرێسی ئەمریکا گومانی هەبوو لە نیازی ڕاستەقینەی ترامپ لە بەرزکردنەوەی ئاستی قەیرانەکە. یاسادانەرانی ئەمریکاش سیاسەتی دۆناڵد ترامپ بۆ بەڕێوەبردننی دیالۆگ بە کاریگەر و سەرکەوتوو نابینن. لە کاتێکدا بە ئامادەبوونی پۆمپیۆ لە بنکەی فەرماندەیی ناوەندی ئەمریکا لە بەحرین، فەرماندە و ئەفسەرانی باڵای فەرماندەییەکە لەگەڵ ئەفسەرانی باڵای سوپای وڵاتانی کەندا و کۆبوونەوە بۆ گرتنەبەری ڕێوشێنی سەربازی و هەواڵگری لەلایەکی تر بەرپرسێکی ئەمریکا بە ئاژانسی ڕۆیتەرزی ڕایگەاندووە کە وڵاتەکەی نیازی نییە ئاڵۆزی زیاتر بکات لە ئێراندا. تەنانەت ئاماژەی بەوە داوە ئەوان لە پەنای تەلەفۆندا چاوەڕی زەنگی پەیوەندی تارانن بۆ دەستپێکردنی گفتوگۆ. هەرچەندە ئایەتوڵا خامنەئی ڕێبەری کۆماری ئیسلامی ئێران ئەنجامدانی هەر جۆرە گفتوگۆیەکی لە نێوان وڵاتەکەی ویلایەتە یەکگرتووەکان ڕەت کردەوە، بەڵام لۆژیک ئەوەیە ئەگەر ئەمریکا نیازپاکی خۆی بە بەرپرسانی ئێران نیشان بدات، هەروەکو ئەو ئاماژانەی ترامپ لەم ڕۆژانەدا ئاڕاستی بەرپرسانی تارانی کرد، دوور نییە دیالۆگ لە داهاتوویەکی نزیکدا دەست پێ بکات. ستراتیژی محەممەد جەواد زەریف ئەوەیە کە گفتوگۆکان بکاتە هەنگاو بە هەنگاو، واتە یەک دوو خاڵێکی ترامپ بکرێتە تەوەرەی دیالۆگ و لەسەر ئەوە مشتومڕ دەست پێ بکەن تا لەلایەک ئیدارەی ترامپ خاو بکاتەوە و لەلایەکی تریش ئەو مافە لە ڕێکەوتنی نوێدا بچەسپێنێت کە خۆی و تیمی دانوستانکار دەیەوێت. هەروەکو لە کۆبوونەوەکانی دۆسی ئەتۆمیدا بە ئەنجامی گەیاندوو بوو بە سەرکەوتنێکی بەرچاوی دیپلۆماسی خۆی و تیمەکەی. بە پێچەوانی زۆربەی وڵاتانی جیهانی سێم، ئێران لەگەڵ پێداگری لەسەر مافەکانی و زۆر جاریش بە بنبەست گەیشتنی دیالۆگ، بەڵام هەمیشە بەردەوامی گفتوگوی بە چارەسەری کۆتایی لە قەڵم داوە. زەریف کە لە ئەمریکادا خوێندوێتی و باش کۆمەڵگەی سیاسی ئەو وڵاتە دەناسێت، خاوەنی نەفەسێکی درێژە و دیپلۆماتێکی سەرکەوتووە لەگەڵ دانوستانکاری ئەمریکیدا. چاودێران بڕوایان وایە دیداری ئەم دوایەی ناوبراو لەگەڵ کەناڵی تەلەڤیزیۆنی فۆکس نیوز یەکێکە لە هەڵبژاردنە زیرەکانەکەی ناوبراو، چونکە لایەنگرانی ترامپ و پارتی کۆماری بە جەماوەری ئەو کەناڵە ناسراون و زەریف توانی پەیامە ئاشتی خوازیەکەی خۆی لە پڕبینەرترین بەرنامەیدا بەوان بگەێنێت و کاریگەریان لەسەر دروست بکات. لە کەناڵی CBSیش پەیامەکەی گەیاندە لایەنگرانی پارتی دیموکرات.